یەکێک لە گەورەترین ئەو شەڕانەی کاردانەوەی لەسەر داهاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی و کوردستان بە تایبەتی دروست کرد چاڵدێران بوو. ئەو شەڕەی بەرەبەیانی 23 ئابی 1514 زاینی لە دۆڵی چاڵدێران لە ڕۆژهەڵاتی دەریاچەی وان و باکووری ڕۆژئاوای شاری تەورس پایتەختی دەوڵەتی سەفەوی ڕوویدا. بەهۆی ئەم شەڕیشەوە سوڵتان سەلیمی یەکەم توانی دوای بڕینی نزیکەی 1500 کیلومتر و لە ماوەی 12 کاتژمێردا لەو شەڕگەیە سوپای سەفەویەکان بشکێنێت، دواتر پایتەختی دەوڵەتەکەیان داگیر بکات. تەنانەت شای ئیسماعیلی سەفەوی ناچار بوو بەرەو قوڵای وڵاتەکەی ڕابکات. کۆمەڵە فاکتەرێک هۆکاری ڕوودانی ئەم شەڕەمێژوویە بوون، لەوانە: 1. گرتنەبەری سیاسەتی شیعەگرایی لەلایەن شای ئیسماعیلی سەفەوی و دژایەتیکردنی سوننە مەسەبەکانی عێراق و کوردستان. لە بەرامبەردا زانە و مامۆستایانی ڕێبازی سوننە داوایان لە دەوڵەت و سوڵتانی عوسمانی کرد بەر بۆ سیاسەتەی سەفەویەکان بگرێت. 2. کاتێک سوڵتان سەلیمی یەکەم لە ساڵی 1512 زاینی گەیشتە پایەی دەسەڵات، شای ئیسماعیلی سەفەوی وەک پادشا و دەسەڵاتداری ئەو سەردەمەی ناوچەکە پیرۆزبایی لێ نەکرد و نامە و نوێنەری دۆستایەتی نەناردە لای. 3. سوڵتان سەلیمی یەکەم ویستی بە دژایەتی ئەو دەوڵەتە شیعە مەزهەبە چەند دەستکەوتێکی مێژووی دەستە بەر بکات، لەوانە: ئەلف. زامنکردنی ڕێڕەوی بازرگانی حەریل لەگەڵ وڵاتی هیند و دەرهێنانی ئەو ڕێگا بازرگانیە گرنگە لە ژێردەستی سەفەویەکان. ب. ڕاکێشان و پشتیوانیکردنی هەستی سوننە مەسەبەکان بۆ لای خۆی لە ئەنجامی ڕزگارکردنیان لە ڕەشەکوژی سەفەویەکان. جیم. چێکدادان بە دەوڵەتی سەفەوی کە مەترسی سیاسی و سەربازی گەورەی بۆ دەوڵەتی عوسمانی لە ناوچەکە دروست کرد بوو. دال. لە ناوبردنی سەرجەم میرنشین و حکوومەتە ناوخۆیەکانی کوردستان و وڵاتی شام و میسر و یەکخستنی یەکێتی ئەو ناوچانە لە ژێر دەسەڵاتەکەیدا. هێ. سوڵتان سەلیمی یەکەم ویستی بە ئەنجامدانی ئەو شەڕە و سەرکەوتنی بتوانێت بگاتە ناوچەکانی نیوە دوورگەی عەرەبی، بە تایبەتی مەکە و مەدینە، تا سەروەری ئاینی ئیسلام بۆ خۆی موسۆگەر بکات. بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵات تیوی، ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. دیسانەوە بە ئەڵلقەیەکی دیکەی بەرنامەی مێژووی کورد هاتووینەتەوە خزمەتتان. هیوادارم تا کۆتایی ئەم ئەڵلقەیەش هاوڕاییمان بکەن و بینەری بەرنامەکەی خۆتان بن. خۆشەویستان، ئەمڕۆ لە نۆهەمین ئەڵلقەی بەرنامەکەدا لاپەڕەیەکی دیکە لە مێژووی پڕهەڵبەز و دابەزی نەتەوەی کورد دەکەینەوە و کۆتایی بە مێژووی سەدەکانی ناوەڕاستی نەتەوەی کورد دێنین. لە ئەڵلقەکانی پێشووتردا هەوڵماندا هەل لە یەکەمین ڕۆژەکانی دەرکەوتنی کورد لە مێژوودا تا هاتنی سوپای عەرەبی ئیسلامی و دواتریش تا شەڕی نگریسی چاڵدران کە بۆ هۆی یەکەمین دابەشبوونی خاکی کوردستان بەسەر دوو حکوومەتی زلهێزی ئەو کات واتە سەفەوی و عوسمانی قسە بکەین. بەڕێزان، هەروەک لە بەرنامەکانی پێشووتریشدا ئاماژەم پێداوە، ئەو خاڵانەی مێژوو کە ئێمە لەم بەرنامەیەدا دەیخینە ڕوو بەشێکی کەم بەڵام باوەڕپێکراوی مێژووی کوردە. هەر بۆیە هیوادارم ئەم بەرنامانە ببێت بە هۆکارێک و دەواازەیەک بۆ خوێندنەوەیەکی زیاتر و گشتگیرتری مێژووی کورد لای تاکی کوردی بینەرمان. کورد وەک نەتەوە و کوردستانیش وەک خاکێک بۆ ئەو نەتەوەیە دوای دوو قۆناغی مێژووی گەیشتە سەدەی 16یەمی زاینی. لە سەرەتای ئەم سەدەیەشدا لە دەرەنجامی پێکدادانێکی سەربازی لە دۆڵی چاڵدران و لە ساڵی 1514 زاینی لە نێوان هەردوو دەوڵەتی سەفەوی و عوسمانی سەرەتاکانی قۆناغی مێژووی نوێ دەستی پێکرد. لە وڵاتی ئانادۆڵ واتە تورکیای ئێستا میرنشێنێکی سەرەتا بچووک بە ناوی دەوڵەتی عوسمانی لە ساڵی 1299 زاینی لەلایەن عوسمانی کوڕی ئارتوغڕۆڵ دامەزرا. دواتر بەهۆی سیاسەتی فراوانخوازی سوڵتانەکانی سنووری دەسەڵاتی فراوان کرد و گەیشتە کەنارەکانی هەردوو دەریای ئادریاتیک و ئیجا. زۆری نەخایەند و دوای 154 ساڵ و لە ساڵی 1453 زاینی شاری قوستەنتەنیەی پایتەختی ئیمپراتوریەتی بێزەنتی لەلایەن سوڵتان محەممەد ئەلفاتح داگیر کرا. بەو ڕووداوەش بەرگێکی ئاینی کرا بە بەری دەوڵەتی عوسمانیدا. لێرەوەش خەونی 600 ساڵەی موسڵمانەکان هاتەدی بەوەی شارێک گیرا کە وتەیەکی محەممەدی پەیامبەری ئیسلامی لەسەر هاتبوو کە وتبووی ڕۆژێک دێت نەوەکانی ئیسلام شاری قوستەنتەنیا لە دەست ڕۆمەکان دەردەهێن و ئازادی دەکەن. هەر لێرەوەش عوسمانیەکان ناوی ئەو شارەیان گۆڕی بۆ ئیسلامبۆل، واتە ئەو شارەی کرا بە ئیسلام و ئاینی ئیسلامی وەرگرت. دواتریش بۆ ئیستانبۆل گۆڕدرا. بۆ ڕووداوەش
کۆتایی بە گەورەترین دەسەڵاتی مەسیحیە و سەردەمە لە ناوچەکە هێنرا کە ئیمپراتوریەتی بێزەنتی بوو. دوای تێپەڕبوونی 59 ساڵیش واتە لە ساڵی 1512 زاینی سوڵتان سەلیمی یەکەم گەیشتە پایی دەسەڵات. یەکەمین کاریشی گۆڕینی ڕێڕەوی سیاسەتی باوکی واتە بایەزیدی دووەم بوو. بە جێگای ئەوەی درێژە بە فراوانخوازیەکانی لە قاڕەی ئوروپادا بدات، ڕووی لە ڕۆژهەڵاتی جیهانی ئیسلامی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست کرد. بەوەش گۆڕانکاریەکی گەورەی لە دەوڵەتی عوسمانی و ناوچەکە دروست کرد. لە وڵاتی فارسیش یان هەمان ئێرانی ئێستا لە ساڵی 1500 زاینی بەهۆی یەکێک لە بەهێزترین کەسایەتیەکانی ناوچەکە دەوڵەتی سەفەوی دامەزرا. ئەو کەسایەتیەش شا ئیسماعیلی سەفەوی بوو کە توانی دەسەڵاتی بەسەر زۆربەی ناوچەکانی وڵاتی ئێران و دەوروبەریدا بسەپێنێت. ئەمە و تا ساڵی 1524 زاینی فەرمانڕەوایی ئەو ناوچەیە کرد. شا ئیسماعیل بۆ چەسپاندنی بنەماکانی دەوڵەتەکەی سوودی لە پەیڕەوێکی ئاینی ئیسلام وەرگرت کە شیعە بوو. ئەوەش کە یارمەتی ئەو بانگەشەیەیدا گەڕاندنەوەی ڕەچەڵەکی خۆی بوو بۆ سەر موسا کازم نۆیەمین ئیمامی شیعەکان، کەواتە بەواتایەکی دیکە دەگەڕاوە بۆ ڕەچەڵەکی بۆ سەر عەلی کوڕی ئەبی تالب. دوای ئەو کارەش تەورێزی کردە پێتەخت و لە شاڵاوێکی دڕندانە شارەکانی بەغداد و نەجەف و کەربەلای داگیر کرد. ئەو سێ شارە نزرگەی چەند ئیمامێکی شیعەکانی لێبوو. دواتر کەوتە داڕشتنی بنەماکانی دەوڵەت و بڵاوکردنەوەی پەیڕەوی شیعە و دژایەتیکردنی پەیڕەوی سوننا. ئەم کارەش سونی مەزهەبیەکانی هەموو ناوچەکانی ژێر دەسەڵاتی لەوانە سونی مەزهەبەکانی کوردستانیشی گرتەوە، چونکە پێشووتر ناوچەکەیانی داگیر کردبوو. بەو کارانەشی کۆتایی بە بنەماڵەی تورکمانە فەرمانڕەواکانی ناوچەکە هێنا. میوانی بەرنامەکەی ئەمڕۆمان واتە مامۆستا کامران منتک، مامۆستای مێژوو لە زانکۆی سەلاحەدینی هەولێر، بە شێوازێکی دیکە شرۆڤەی مێژووی ئەو دەورانەی کورد دەکات و بە مانایەکی دیکە لە گۆشەنیگایەکی دیکەوە بۆ ئەو پرسە دەڕوانێت. با پێکەوە گوێبیستی مامۆستا کامران منتک بین و دواتر لە کۆتایی بەرنامەکە دێمە وەلاتان. بەڵێ لە ڕاستیدا سەرهەردانی هەر هێزێک هێزێکی سیاسی ئەو هێز لەسەر ئاستێکی بچووک بێ لەسەر ئاستێکی گەورە زۆربەی حالەتەکان لە ئەنجامی هەڵوەشانەوەی هێزێکی ترە. دیارە لە مێژوو لە قۆناغەکانی بەر لەو کاتە سەردەمی کۆمەڵێک ئیمپراتۆریا بوون، مەسەن ئیمپراتۆریای میدی، ئیمپراتۆریای ساسانیەکان و دواتر ئیمپراتۆریای ئیسلامی و پاشەوان ئیمپراتۆری مەغۆڵ هات. لە ئەنجامی هەڵوەشانەوە و ئیمپراتۆریای مەغۆڵ ناوچەکە تووشی جۆرە پاشاگەردانیەک بوو کە وای کرد هێزی تر سەر هەڵبدەن. ئەو هێزانە هێزی ئاینی بوون. بۆ نمونە لەو لای عوسمانیەکان سەریان هەڵدا کە هۆزێکی بەهێز بوون و دواتر لە سەدەی 16 توانیان مەزهەبی سونی ئاینی ئیسلام پیادە بکەن و بەکاری بێنن لە پێناو بەرژەوەندەکانی خۆشیان. هەروەها لە ئێرانیش مەزهەبی شیعە کاری لەسەر ئەوە کرد لە میرنشینێکی بچووکەوە لە شێخایەتێکەوە کاریان لەسەر ئەوە کرد کۆنتترۆلی هەموو ناوچەکە بکەن و دواتر ئەو دەوڵەتیان دادنن ئەو دەوڵەتیان دامەزراند کە پێی دەوڵێن دەوڵەت یاخود ئیمپراتۆریای سەفەوی. دیارە دۆخەکە یعنی لە ماوەی ئەو هەموو ئیمپراتۆریایەتانە لە ڕووی کۆمەلگایەوە گۆڕانکارێکی زۆر گەورەی بەسەردانە هات، چونکە پێکهاتەی کۆمەلگایی پێکهاتەی سیاسی بریتی بوو لە میرنشین. کۆمەڵێک میرنشین هەبوو. ئەو میرنشینانە لە هەموو ئیمپراتۆریایەکان تا ڕادەیەکی زۆر سەربەخۆیەکی زۆریان هەبوو، ئیدارەی خۆیان دەکرد. ئیدارەکە ئیدارەیەکی ئاسایی بوو، پەیوەندیان بە دەسەڵاتی ئیمپراتۆریایەکان و جگە لە ئیمپراتۆریای میدی کە ئیمپراتۆریایەکی کوردی بوو پەیوەندی دانی باز و دانی سەرباز بوو لە کاتی پێویستدا. بەڵام بە شێوەیەکی گشتی ستایلی سیستەمی فەرمانڕەواییکردنی کورد لە هەمان ئەو قۆناغە دەژا کە ستایلی فەرمانڕەوایی نەتەوەکانی تری پێدا تێدەپەڕی. واتە کورد لە مێژوو بەجێ نەما بوو. ئیمپراتۆریا وەکوانی تر بەشی خۆی لە دروستکردنی ئیمپراتۆریایەک دی کە ئیمپراتۆریای میدی بوو توانی لەوێ شوێنی خۆی بکات و ئەگەرسی تەمەنی زۆر کورد بوو بەڵام وەکو بوون هەبوو بە هەمان شێوە چۆن نەتەوەکانی تر نەتەوەی فارز نەتەوەی عەرەب ئەو هۆزە تورکەکان تا ڕادەیەک کەتنە ژێر کۆنتترۆلی ئیمپراتۆریای میدی کەمی ئیمپراتۆریایکی کوردی وەکو باسم کرد بە هەمان شێوە کوردیش کەوتە بن ئیمپراتۆریای بن کاریگەری یاخود چارچێوە و جوغزی ئیمپراتۆریای سەفەوی ئیمپراتۆریای عوسمانی مەغۆڵەکان بە هەمان شێوە ئیمپراتۆریای ئیسلامی
ئەمە گۆڕانکاریەکی ئاسایی بوو بەڵام گۆڕانکاری نا ئاساییەکان دواتر ڕووداتن ئەوەی لەو قۆناغەدا دەکرێتن دێتن تا ئەو کاتە تاوەکو سەدەی 16 با بڵین ئەو ئیمپراتۆرانی کە باڵا دەست دەبوون یەک ئیمپراتۆریا بوون بۆ نمونە ئیمپراتۆریای ئیسلامی یا ئیمپراتۆریای میدی لەسەر بنەمای ئیمپراتۆریای میدی ساسانیەکان هاتن یەک ئیمپراتۆریا بوون کۆنتڕۆلی زۆربەی ناوچەکەیان دەکرد بە هەمان شێوە ئیمپراتۆریای ئیسلامی کۆنتڕۆلی زۆربەی ناوچەکەی کرد هەروەها مەغۆلەکانیش لە ئەنجامی هەڵوەشانەوەی ئەوانە تەمەشا دەکەی لە جیاتی یەک ئیمپراتۆریا لەبەر ئەوەی لەسەر بنەمایەکی دینی دین بەکارهات بۆ دروستکردنی ئیمپراتۆریایەکان جگەل لە هێزی سەربازی پێشتر لەسەر بنەمای هێزی سەربازی ئیمپراتۆریا دروست دەبوو بەڵام ئەو جارە ئایدۆلۆژیای دینی هاتە ناو بوو بابەتەکە کەواتە وای کرد بە جیاوازی ئایدۆلۆژیەکان ئیمپراتۆری جیاواز دروست بن کوردستان کە پێشتر وەکو پێگەیەک لە ڕێی ئیمپراتۆریەکان ئەم جارە بووە پێگەیەک لە نەمابینی دوو ئیمپراتۆر دوو هێزی گەورە طبعا بوونی کوردستان بە شوێنێکی تامپۆنی لە نێوان دوو ئیمپراتۆریای کە دواتر بوونی ئیمپراتۆریای زلهێز لە نێوان دوو زلهێزی تازە فراژی و تازە گەی و وای کرد کوردستان بێتە گۆڕەپانی شەڕەکانی یەکلای کەرەوە کە ئەمە لە مێژووی نوێ ئەگەر مێژووی نوێ بە سەرەتای سەدەی 16 هەم حساب بکەین تەماشا دەکەی گۆڕانکاریەکی زۆر گەورەی بەسەر چارەنووسی کوردستان بەسەر خاچی کوردستان بەسەر جیۆپۆلیتیکی کوردستان داهێنا لەو قۆناغەوە چەمچی جیۆپۆلیتیکی کوردستان گۆڕانکاریەکی بەسەردادێ لە چەمچێکی کراوە دەبێتە چەمچێکی تامپۆنی لە نێوان دوو ئیمپراتۆریاوە کە ئیمپراتۆریای سەفەویەکان و ئیمپراتۆریای عوسمانیەکان بوو. شکستی سەفەویەکان و سەرکەوتنی عوسمانیەکان چەند دەرەنجامێکی گەورەی بەجێهێشت لەوانە یەک بەهۆی سەرکەوتنی عوسمانیەکان لەم شەڕەدا توانیان شاری تەورۆس پایتەختی سەفەویەکان داگیر بکەن دواتریش شا ئیسماعیل ناچار بوو لە ترسی عوسمانیەکان بەرەو قوڵایی وڵاتەکەی ڕابکات ئەمە و سەرەڕای ئەوەی زۆربەی سامان و تەختی شاهانەی بەتاڵان برا و خێزانی و کەسوکاری زۆربیان بە دیلگیران و ڕەوانەی ئیستانبول کران. دوو ئەو سەرکەوتنی عوسمانیەکان هۆکاری داگیرکردنی زۆربەی ناوچەکانی باکوور و خۆراوە و باشووری کوردستان و بەشێکی ئازەربایجان بوو سەرەڕای ئەوەی لە ساڵی 1516 زاینی وڵاتی شام و لە ساڵی 1517 زاینی وڵاتی میسریان داگیر کرد. سێ سوڵتان سەلیمی یەکەم و عوسمانیەکان ڕێگای بازرگانی حەریریان بۆ خۆیان موسۆگەر کرد. چوار سەرکەوتنی عوسمانیەکان لەم شەڕەدا ئەو بوارەی بۆ سوڵتان سەلیمی یەکەم ڕەخساند بەهۆی یەکێک لە ڕابێژکارەکانی بەناوی مەلا ئیدریسی بەدلیسی پشگیری میرنشینەکان و هۆزەکانی کورد بۆ خۆی موسۆگەر بکات. 5 ئەنجامێکی ئەم شەڕە قۆناغێکینی لە شەڕ و ناکۆکی نێوان هەردوو دەوڵەت دەست پێ کرد ئەم ناکۆکیەش بۆ دەوڵەتە ئێرانیەکانی دوای ئەم قۆناغەش بۆ دەوڵەتی عوسمانی بەجێما. 6 ئەم شەڕە کوردستانی باشووری کردە دوو ئیالاتی دەوڵەتی عوسمانی کە ئیالەتەکانی شارەزور و مووسڵ بوون ئەوەش دوای ئەوەی سوڵتان سەلیمی یەکەم لە ساڵی 1515 زاینی فەرهاد پادشای ڕاسپار بۆ داگیرکردنی ئەو ناوچانە فەرهاد پاشاش یەکێک لە فەرماندەکانی خۆی بەناوی محەممەد بیخلو پاشای ئامەدی بە سوپایەکی بەهێزەوە ناردە سەر ناوچەکە بۆ گەیاندنی دەسەڵاتدارەتی دەوڵەتی عوسمانی پێیان سەرنجام شارەکانی مووسڵ و شنگار و ئامێدی و حەسەنکیف و جەزیرە و هەولێر و کەرکووک و شارەزور داگیر کران. خەڵکی گرنگ کە دەمێ ئاماژە پێ بکەم لە قۆناغی دروستبوونەوەی ئیمپراتۆریان نوێیەکان با بڵێن ئیمپراتۆریای سەفەوی ئیمپراتۆریای عوسمانی ئەوەی کێشە هەبوو ئەوەیە لە کورد لە ناو کورد ئەوان ئایدۆلۆجیایەکی تایبەت بە خۆیان دروست نەکرد کەوە لە دەوری کۆ ببنەوە یعنی چۆن سەفەویەکان کاریان لەسەر ئەوە کرد لەسەر ڕێی ئایدۆلۆژیای یاخود لە ڕێی مەزهەبی شیعەوە ئەوان ئیمپراتۆریایەک بۆ خۆیان دروستکەن هێزێکی تایبەت بە خۆیان دروستکەن کورد بیری لەوە نەکردەوە کە خۆی مەدارێک بۆ خۆی دروستکاو لە چوارچێوەی بخولێتەوە ئەویش بیر لەوە بکاتەوە کە هێزێکی گەورە دروستکاو ببێتە یاریکەرێکی گەورەی سیاسی لە ناوچەکەدا بەڵکو بیری لەوە کردەوە بەهۆی شوێنە تامپۆنی نوێیەکەی وەکو باسم کرد بیری لەوە دەکردەوە کە بکەوێتە لایەنی کاملا یعنی چۆن هاوسەنجی هێزەکە لەسەر پەتی هاوسەنجی هێزگەمەی بکاتن و هەوڵداتن مانەوەی خۆی بپارێزیتن بەتەنها پاراستنی مانەوەی خۆشت
لە گەمەی سیاسیمانەی بەجێمانە چونکە تۆ ناوی بەتەنها بمینەوە بەڵکو دەبێت بمینەوە و بە پێشیش بکەوی هێزی خۆشت دروستکەی کورد تەنها لەسەر خاڵی یەکەم لەسەر مانەوە کاری کرد بۆیە تەمەشا دەکەی کاتێک لە سەرەتای سەدەی 16 ئیمپراتۆریە سەفەوی دەگاتە لە 500ەوە با بڵێن کە شاه ئیسماعیل دەسەڵات دەگرتە دەست لەوێڕا تەمەشا دەکەی شەڕ لەسەر ئەوە دەبێت کە چۆن کوردەکان بۆ لای خۆیان ڕاکێشن دیارە بەهۆی اختلافی مەزهبیەوە زۆرینەی کورد پاڵیدا پاڵ عوسمانیەکان ئەمە سەرباری ئەوەی کەوا عوسمانیەکان زیرەکانە توانیان لە ڕێگای مەلا ئیدریسی بەردیسیەوە هێزی کوردی کۆبکەنەوە هێزی مینشینە کوردەکان کۆبکەنەوە بەرامبەر هێزەکەی تر بەکاری بێن و لە پێناو خزمەتکردی بەرژەوەندەکانی خۆیان بەکاری بێنن بەرامبەر ئەوە دەوڵەتی سەفەوی نەیتوانێت هێزە کۆبکاتەوە یعنی بەهۆی دەمارگیری مەزهبیەوە تەمەشا دەکەی کورد ئەوانەی کە ویستیشیان بدەنە پاڵ دەوڵەتی سەفەویەوە ئەوانش بە شێوەیەکی ناتەندروست مامەڵیان لەگەڵ کرا هەندێک لە مێنشینەکانیان لە سێدارە درا و کوژراشن یعنی ئەمە وای کرد کە کورد لەو ململانەیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بچێتە بەشی زۆرینەی کورتەمان ئەوانەی کە دەکەونە ناوچە خۆ هەموو کوردستان نەبوو ناوچەی تامپۆنی بەشێک لە ناوەڕاست و بەشێک لە باکووری کوردستان بۆ ناوچەی تامپۆنی تەماشا دەکرد لەوێ ڕا کورد دەستە پاڵ عوسمانیەکان گەورەترین شەڕی ڕوبەڕوو بوونەوەش کە شەڕێکی یەکلایی کەرەوە بوو تەماشا دەکەی شەڕی چاردێران بوو شەڕی چاردێران سەرباری ئەوەی کە لەسەر خاچی کوردستان بوو هێزی کوردی زۆریش وەکو باسم کرد مینشینەکان و هێزێکی زۆری کوردی لەو شەڕدا بەشداری کرد ئەو شەڕە زۆر لە مێژونوسەکان باس لەوە دەکەن کە شەڕێکی یەکلایی کەرەوە بوو بەڵام من پێم وایە ئەو شەڕی کە زیاتر یەکلایی کەرەوە بوو 2 ساڵ دوای شەڕی چاردێران بوو شەڕی خۆچ حەسار بوو لەو شەڕەدا کە بەشێکی زۆر لە کوردستان بێگومان عوسمانیەکان کە دەشکان یاخود کەسەر دەکەوتن سەفەویەکان سیاسەتی سووتاندنی خاچیان پیادە دەکرد بۆ ئەوەی لایەکەی تر سووددا بەرهەم و دانەوێڵە و لە دەو دەستکەوتانان نەبینێ کە لایەکەی تر هەیبوو سیاسەتی سووتاندنی زەوی بەکاردەهات لەبەر ئەوەی کوردستان لەو شەڕانە زەرەرێکی یەکجار زۆری چ لە ڕووی مرۆییەوە چ لە ڕووی ئابووریەوە بەرکەوت ئەمە سەرباری ئەوانە بۆ یەکەم جارە تەماشا دەکەین بیر لەوە دەکرێتەوە کە دوای هەموو شەڕێک هەمیشە ئاشتی دەبێت لەبەرەوەی شەڕ ناکرێت هیچ هێزێک لە دنیا ناتوانێت بەردەوام شەڕ بکە دەبێت کار لەسەرەوە بکاتن کە ئەو شەڕانە کۆتایی پێبێ ئەو شەڕانە کۆتایی پێدێت چل بەوەی کە هیچ لایەک ناتوانێت بەسەر لایەکێت کە زاڵبی یاخود لایەکیان بەسەر لایەش کە زاڵ دەبێت مەرجی خۆی لەسەر ئەوە دەکاتن یعنی بە هەموو شەیەک گۆڕانەکانی ئەو گۆڕانی لە هێز کە دوای شەڕەکان دروست دەبێتن ئەو گۆڕانە حکم دەکەن ئەو دانوستانەی کە دوای شەڕەکان دروست دەبن لەبەر ئەوە تەماشا دەکەن لە دوای شەڕی چاردێرانیش ئەو دوو هێزە کە دانیشتن مفاوزاتیان کرد معاهدەی قەسری شیرینی پەیماننامەی قەسری شیرین یا سەربیل زەهای پێشی پێ دەڵێن کە بەستیان ئەوە لە ڕووی یاساییەوە یەکەمین دابەشبوونی خاچی کوردستان بوو یعنی یەکێک لە دەرئەنجامەکانی ئەمە سەرباری ئەوەی لەلایەنی کەلتوری و لەلایەنی دینیەوە لەلایەنی کۆمەڵایەتیەوە کە کوردستان دابەش دەکرێت بەشێک بەبەر ئەولای دەکەوێتە ژێر کاریگەری فارس و ژێر کاریگەری مەزهەبی شیعە و کەلتورێکی جیاواز لایەکەیت کە دەکەوێتە ژێر کەلتورێکی کە ئەوە لە ڕووی کەلتوری و لە ڕووی سیاسیشەوە لە ڕووی جوگرافیشەوە کوردستان و لە ڕووی یاساییەوە ئێستا کوردستان بە شێوەیەکی فعلی لە نێوان ئەو دوو دەوڵەتە دابەش دەبێتن کە من پێم وایە ئەوە سەرەتایەکی نوێ بوو لە دابەشبوونی کوردستان کە یەکێک لە دەرئەنجامە ڕاستەوخۆکانی ئەو دوو ململانەی ئەو دوو هێزە هەبوو پاشتریش لەبوو ماوەی زیاتر لە هەتاوەکو 76 هەتاوەکو 75 ڕێکەوتنامەی جەزائیریش یعنی هەتاوەکو ئێستا نا لەبەرەوەی ئێستا لەبەرەوەی هێزی شیعە لە عێراق باڵا دەستە و تا ڕادەیەک ئێران توانێت ئەو ناوچەی کۆنتڕۆل کە بەڵام هەتاوەکو پێش ڕووخاری ڕژێمی عێراقیش تەماشا دەکەی قوڵایی ئەو ململانیانەی کە هەیە هەمان قوڵایی ستراتیژیە ڕێکەوتن دەکرێت ئەو ناوچانەی کەوا کێشیان لەسەر ڕنگ بێ لێرە و لەوێ گۆڕانکاری بەسەرداهات بێ بەڵام هەمان ناوچەکان ناوچەی کوردستانین لە خانەقینەوە بگرێتەوە لە شەتڵ عەرەبەوە بگرێت شەتاوی عەرەبی هەتاوەکو دەگاتە منتقی خانەقین و دەگاتە منتقی سەلماس و خوی و دەگاتە منتقی ئاگری کێشەکان ئەوانە کێشە سنوورەکانی نێوان ئەو دوو ئیمپراتۆریە بوو کە ئەوانش بەشێکن لە ناوجەرگەی خاچی کوردستانە لەبەر ئەو ململانەیە کار لەسەر ئەوە دەکرێت کە زۆر ڕێکەوتن بکرێت طبعا ڕێکەوتنیش هەمیشە وەکو باسم کرد لە دوو حالەتێک دەکرێت حالەتەکان یان ئەوەیە هێزەکان وەکو یەک بن کەسێک ناتوانێت بەسەر کەسێک زاڵ بێتن لەو حالەتانە ئەو دۆخەوە بەرداوام نامێنێتەوە چونکە هەمیشە دەوڵەتان کار لەسەر بەهێزبوونی خۆیان دەکەن لایەکیان بەجێ دەمێنێ لایەکەی تر دەیەوێت کۆنتترۆلی بکاتەوە یاخود لایەکیان لە خاڵی بێهێزیەوە ڕێکەوتنامەی کردووە کە هێز پەیدا دەکات ئەو کاتە دەیەوێت هێزەکانی خۆی بگەڕێنەوە ناوچەکان بگەڕێنێتەوە بۆیە تەماشا دەکەین لە
مؤتمری ئەماسیە نەورۆزەوە بگرێت تاوەکو ڕێکەوتنامەی بابلێن سەربیل زەها و قەسری شیرین تاوەکو دەگاتە ئەرزەڕۆمی یەکەم و ئەرزەڕۆمی دووەم و 1862 دیسان کێشەی سنووری چارەسەر دەکرێت 1975 1911 1937 1975 یعنی کۆمەڵێک ساڵمان هەیە کە بریتە لە ڕێکەوتنامە و لە هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵام لەبەر ئەوەی تاوەکو سەردەمی مۆدێرنیتە و هاتنی ئەوروپا و گۆڕینی هاوسەنجی هێز لە کوردستاندا ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دوو هێزەوە لە دوو ئیمپراتۆریاوە بۆ فرەجەمسەری بۆ هاتنی کۆمەڵێک هێزی تر وەکو هێزی فەڕەنسیەکان و هێزی بەریتانیەکان و دواتریش هێزی ڕووسەکان و دواتریش هێزی ئەڵمانەکان تەماشا دەکەیت لەو کاتە کە هاوسەنجی هێز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕێ ئەو ململانەیانش گۆڕانکاری بەسەردادی لێرەڕا مێژووی کورد یاخود گۆڕانکاریەکان لە کوردستان ئاقارێکی تر بەخۆوە دەگرێتن. ئەگەرچی کوردستان لە دێر زمانەوە خاوەنی قەواری سیاسی خۆی نەبووە چونکە ڕەوڕەوەی مێژوو سیاسەتی دەوڵەتانی داگیرکەر وای خواستووە وڵاتی هەزاران ساڵەی نەتەوەی کورد واتە کوردستان سربەخۆ نەبێت لەلایەکی ترەوە لەسەر بنەمای بەرژەوەندەکانیان و سیاسەتی سەردەمیان لە دەرەنجامی چەند پەیمانێکی شوم و دوور لەویست و ئارەزووی دانیشتوانەکەی خاکەکەیان دابەش بکەن و سنوورێکی دەستکردی بۆ بکێشن بەڵام سەرباری ئەو سیاسەتانە هیچ داگیرکەرێکی مێژووی نەیتوانی ئەو خاکە لە دانیشتوانە ڕەسەنەکەی داببڕێت لە نێوان سەدەکانی 16 بۆ 19 زایانی هەرسێ دەوڵەتی ئێرانی، عوسمانی، ڕووسی لە چەند کاتێکی جیاجیا و دوولایەنە لە دەرەنجامی سیاسەتی داگیرکارانەیان بە چەند پەیمانێک کوردستانیان بەسەر دەوڵەتەکانی خۆیان دابەش کرد خۆ ئەگەر شەڕی چاڵدێران کوردستانی لەسەر بنەمای مەسهەبی واتە شیعە و سونی دابەش کرد بێت ئەوە بۆ پەیمانانە زەمینەیەکی لەبارترین بۆ ئەو دابەشکردنەی ڕەخسان گرنگترین ئەو پەیمانانش کە کوردستانیان دابەش کرد ئەمانە بوون: یەک پەیمانی زەهاو ئەم پەیمانەی ساڵی 1639 زانی لە شاری زەهاوی کوردستان لە نێوان دەوڵەتی سەفەوی بە ئامادەبوونی شەعباسی یەکەم و دەوڵەتی عوسمانی بە ئامادەبوونی سوڵتان مورادی چوارەم مۆر کرا. دوو پەیمانی تورکەمەنچای ئەم پەیمانە لە ساڵی 1828 زانی لە دەرەنجامی شەڕی گەنجە لە نێوان هەردوو دەوڵەتی قاجاری ڕووسیای قەیسەریدا لە شارۆچکەی تورکەمەنچای مۆر کرا. سێ پەیمانی ئەرزەڕومی دووەم ئەم پەیمانە لە شاری ئەرزەڕومی باکووری کوردستان لە نێوانی دەوڵەتی قاجاری لە سەردەمی فەرمانڕەوایەتی محەممەد شای قاجار و دەوڵەتی عوسمانی لە سەردەمی فەرمانڕەوایەتی سوڵتان مەجیدی یەکەم و بە ئامادەبوونی نوێنەرانی هەردوو دەوڵەتی ڕووسیای قەیسەری و بریتانیا واژۆ کرا. ئەوەی لەو خاڵانە گرنگ بوو ئەوە بوو کە ئەو بەڵێنانەی کە بە کورد دەدرا لە هاوپەیمانێتەکان تا سەر نەبڕۆیی بۆ نمونە مەسەلەن کە سوڵتان سەلیم لەگەڵ مەلا ئیدریسی بەردەسی ڕێکەوت و لەسەر کۆمەڵێک ئازادی بۆ میرنشینە کوردەکان دوای هەر دوای ڕۆیشتنی ئەو کوڕەکەیوی لە بەڵێنەکان پەشیمان بۆ وردەکاریان لەسەر ئەوەی کرد کە ئەو دەسەڵاتانەی بە میرنشینە کوردەکان دراوە لیان بەسەندرێتەوە لەبەرەوەی لە قۆناغی سوڵتان سلێمانی قانونیەوە تەماشا دەکەی گۆڕانکاری بەسەر مامەڵەکردن لەگەڵ میرنشینە کوردەکان دادێتن تاوەکو کە دەگاتە سەدەی هەژدەم سەرەتای سەدەی هەژدەم با بڵێن سەدەی نۆزدەم مەسەلەی مۆدێرنیتەی ڕۆژئاوا دێتە کوردستان لەو حالەتەدا کار لەسەرەوە دەکرێت کە چۆن بە مەرکەزی بوون سنترالیزم دابمەزرێ ئەو سنترالیزمی کە لە ئەوروپا یەشێتی ئەڵمانیا و یەشێتی ئیتالیا پێ دروست کرا هەوڵ دەدرێت لە دەوڵەتی عوسمانیش پیادە بکرێتنەوە کە پیادەکردنی ئەو بیرۆکانە دەبێتە هۆی یەک لە یەک ڕوخاندنی میرنشینە و میرنشینە کوردیانی کە لە کوردستاندا هەبوو کە دەگاتە نیوەی یەکەمی سەدەی 19 ینی 1950 ئاخر میرنشین ئەردەلان 1968 تەماشا دەکەین لەو کاتەدا دەسەڵاتی سیاسی کوردی نامێنێ هیچ قوارەیەک بە ناوی میرنشینی کوردی نامێنێ ئەوانەی ئەو دەسەڵاتانەی کە هەن ڕاستەوخۆ لە ڕێی دانانی ئیداری نوێوە بە سنتەر بە ئەستەمبۆڵ دەبەسترێنەوە دواتر بە یاخود بە تاران دەبەسترێنەوە دەسەڵاتی سیاسی کوردی مۆرچی خۆی لە دەست دەدا و کورد دەزیاتی ئەوەی بەشێک بێ میرنشینێک بێ لە دەوڵەتی عوسمانیا لە دەوڵەتی سەفەوی دەبێتە تاچێک هاوڵاتیەک لە دوو ئیمپراتۆریای نوێ.
بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا کامران منتەک، هەروەها زۆر سپاس بۆ هەموو ئێوە بینەرانی خۆشەویست بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون بەم ئەڵقەیەی ئەم شەومان بەشێکی دیکاواتە بەشی نوێی مێژووی کوردمان دەست پێ کرد. هەروەها هەوڵماندا لە گۆشەنیگایەکی جیاوازتر بۆ ئەو سەردەمەی کۆمەڵگای کوردستان بڕوانین تا شەوێکی دیکە و پێکگەیشتنەوەیەکی دیکە بمێنن بە خۆشی و شادی، بژین بە سەربەرزی و ئازادی ماڵەوە.